بەڵێ بەیانی باش ڕۆژ باش بەخێر بێن سەر و سەر چاوان بەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکوڵێ ئیدی شەڕەکە تاوەکو دێ بەرفراوان دەبێ هاوڕێیان و شەڕ نەوەک بە تەنیا کەنداو لوبنانیشی گرتەوە ئیتر ئەمڕۆ ئێوارە وەیانیش ئەمڕۆ بەیانی حیزبوڵڵا بە ڕەسمی کەوتە ناو جەنگەکە. ئەمە بەرەوکوێ دەچێ بەرەوکوێ ناچێ لەسەر ئەمە قسە دەکەین لە هەمان کاتدا ئیتر هەروەکووتم جەنگ لە بواری تەکنۆلۆژیشەوە لە بواری ماڵوێرانیشەوە ئیتر گەورەتر دەبێ ئەوە هیچ وڵاتانی کەندا و ئیتر تووشی زەقزەقەیەکی زۆر گەورە بوونە لە هەمان کاتدا ئیتر ئێران فڕۆکەیەکی جەنگی F-15 ئیگڵی خستە خوارەوە. ئیتر ئەمانە هەمویان نیشان دەدەن کە جەنگەکە بەرفراوان دەبێ و نیشانەی پرسیار دادەنێن لەسەر ئەوەی کە ئایا ئێران وەکو دۆناڵد ترامپ ئەڵێ دوای 4 حوتی دیکە ئیمکانی هەیە درێژە بە شەڕەکە بدە یان نا. یعنی ئەگەر ئێران ڕۆژانە تەنانەت یەک موشکی بالستیکی فڕێ بدە کەواتە شەڕ ڕناوەستە یان دەبێ ئەمریکا و ئیسرائیل بە 1 ملیۆن سەرباز بخەنن ناو ئێران یان ئەمەتە جەنگەکە ڕناوەستێ. بەڵێ بەردەوام دەبین لەسەر پەخشەکەمان تکایە ئەو هاوڕێیانەی لەسەر فێسبوک و لەسەر ئیکس تەماشامان دەکەن وەرنە سەر کەناڵی یوتوب ئیتر هەواڵەکانی ئەمڕۆتان ڕووداوەکانی ئەمڕۆتان بۆ دەگوازینەوە و لە دوای ئەمە هەڵسەنگاندنێک لەسەر ئەگەری کۆتایی و ئەگەری درێژکردنەوەی شەڕەکە پێشکەش بە بەڕێستان دەکەین. بەخێر بێن سەر و سەرچاوم هاوڕێیان زۆر بەخێر بێن سەر و سەرچاوان تکایە لەسەر فێسبوک و لەسەر ئیکس وەرنە دەرەوە لەسەر یوتوب بینەرمان بن لەسەر یوتوب بنووسن هیوا خۆشناو و لەوێدا کەناڵی هیوا خۆشناو بدۆزنەوە و وەرنە سەر لایفەکە لەوێدا بەشداری بکەن بە کۆمنت بە لایک پرسیارتان هەبێ ئەگەر پرسیارەکانتان بەڕێک و پێچی بنووسن و لە هەمووی گرنگتر لەسەر کەناڵی یوتوب زەنگوڵک هەیە تکایە چرکە لەسەر ئەو زەنگوڵە بکەن بۆ ئەوەی هاوڕێیانی دیکەش سوودی لێوەربگرن و ئیتر سەرنجی ئەوانیش ڕابکێشێ. سەر و سەر چاوان بەخێر هاتن سەر و سەر چاوان بخێر هاتن ئەم بەردەوام دکەن. بەڵێ ئیدی هەروەکو گوتمان شەڕ بەرفراوان دەبێ ئیتر بۆکوێ بەرفراوان دەبێ با سەرەتا تەماشای ئەو ڤیددیوێ بکەین ئیتر دوای ئەوە دەگەڕێمەوە لاتان هاوڕێیان. رويترز مشاهدينا نقلا عن وزارة الدفاع الكويتية سقوط عدد من الطائرات الحربية الأمريكية ونجاة أطقمها بالكامل. هذا ولا تزال تتعرض العاصمة الكويت لسلسلة ضربات من الجانب الإيراني منذ اليوم الأول لانطلاق هذا التصعيد. أيضا يعني نعود ونذكر بأنه وكالة رويترز تتحدث عن وزارة الدفاع الكويتية سقوط عدد من الطائرات الحربية الأمريكية ونجاة أطقمها بالكامل، مع العلم أنه كانت الكويت تعرضت منذ بعض الوقت أيضا لسلسلة من الرشقات، وإحدى المصافي أيضا أصيب فيها عاملان من جنسيات آسيوية بجروح طفيفة. وكان صرح الناطق الرسمي باسم وزارة الدفاع الكويتية بأنه في صباح هذا اليوم سقط عدد من الطائرات الحربية الأمريكية مؤكدا نجاة أطقمها بالكامل. وأوضح أن الجهات المختصة باشرت فورا إجراءات البحث والإنقاذ، حيث تم إخلاء الأطقم وتم نقلهم إلى المستشفى للإطمئنان على حالتهم الصحية وتقديم الرعاية الطبية اللازمة، مشيرا إلى أن حالتهم مستقرة. وأضاف الناطق الرسمي أنه جرى التنسيق بشكل مباشر مع القوات الأمريكية الصديقة بشأن ملابسات الحادث مستمرة. We'd all like to get a little more out of life. More space. إيران بإرسال أو بهذا البيان، لكن وزارة الدفاع الكويتية تؤكد نجاة الأطقم بالكامل. إلى أين يتجه هذا التصعيد؟ يعني إيران باتت ترسل ضربات، يعني هي
بەڵێ هەروەکو بینیتان ئیتر ئەمە تەلەڤیزیۆنی کوێیتی بوو باسی لەوە کرد کە ئەمریکیەکە چەندین فڕۆکەی ئەمریکی کەوتونەتە خوارەوە یعنی لە زمانی ئەوان عەدەد تائیرات یعنی چەندین فڕۆکە چەند باڵە فڕێن ئەمریکی کەتنە خوارەوە حتا ئێستا ئەوەی من بینیم لە هەواڵەکاندا ئەمریکا دانی بەوە داناوە کە فڕۆکەی F-15 ئیگڵ کەوتۆتە خوارەوە کە فڕۆکەیەکی موشکی گەورە هەڵدەگرێ و لە دوورەوە ئەتوانێ یاندی لەسەر ئاسمانی کەنداو پێویست ناکە بچێتە سەر ئاسمانی ئێران لەسەر ئاسمانی کەنداو ئەتوانێ ئیتر موشکەکانی فڕێ بداتە ئێران و ئەمە ئیتر بەڕاستی نیشانمان ئەدا کە ئێران تەکنۆلۆژیای تایبەتی وەرگرتووە بەو دواییە یعنی ئێمە گوتمان چین و رووسیا لەسەر ئێران ناکەونە ناو شەڕەکە ئەوە شتێکی مستەحیلاتە ناکرێت رووسیا خۆی لە خۆیدا ناتوانێت رووسیا ئەگەر شەڕی ئۆکرانیا نەبووە لەوانەیە شتێکی کردبا ینی هەڵوێستی جیاواز دەبوو وەکو ڤەنزوێلا نەدەبوو بەڵام لەبەر ئەوەی رووسیا لەناو شەڕی ئۆکرانیادایە ئیتر رووسیا بە هیچ شێوەیەک ناتوانێت وە چینیش بە هیچ شێوەیەک ئیتر سیاسەتی شەڕی نییە بەڵام هەردووچیان لە ژێرەوە ئەگەری زۆرە تەکنۆلۆژی تایبەتیان بە ئێراندا بێ بۆ ئەوەی ئێران بتوانێت شەڕەکە درێژکاتەوە لە کاتێک کە شەڕەکە درێژ دەبێتەوە هەم نرخی نەوت بەرز دەبێتەوە و هەم ئابووری ئەمریکا و ئابووری کەندا و ئیتر دەشکێ و ئەمە لە بەرژەوەندی دەوڵەتی چیندایە لە هەمان کاتدا ئەمڕۆکە حیزب الله کەوتە ناو جەنگەکە بە فەرمی ئیتر حیزب الله چەند موشکێکی هاویتنە حەیفا و موشکەکان ئیتر ئامانجی خۆیان پێکە بە تایبەتی موشکێک لە شوێنێکدا تەقیەوە کە پێدەچێ شوێنی دەپۆکردنی وزە بێ واتە لە دەپۆی وزەیدا جانەوتە بنزینە چییە ئەمە نازانین ئیتر لەوەیدا و زیانی پێگەیان و ئێستاکەش بە پێچەوانەی شەڕەکانی پێشوو تاوەکو دەچێ ژمارەی کوژراوان لە ئیسرائیل زیاتر دەبێ یعنی ئێستا کە گەیشتۆتە 13 کەس 13 کوژراو هەیە ژمارەیەکی زۆریش بریندار هەن و بەشێک لە بریندارەکانیان دەگوازنەوە و ئیتر وەکو جاران ئیسرائیلیەکان لە ڕێگای قوبرسەوە هەڵدێن ئیسرائیل بەجێ دێڵن ئەمە نیشانی ئەداکە ئیتر شەڕەکە بەرفراوان دەبێ هەتا کوێ دەچێ بەڕاستی نازانێت و لە بەرامبەر ئەمەدا ئیسرائیل هێرشێکی زۆر توندی کردوتە سەر لوبنان تاوەکو ئێستا بەردەوامە تاوەکو ئێستا 33 هاوڵاتی مەدەنی کوژراوە و لە هەمان کەدا دەوڵەتی لوبنان کاردانەوەی لە بەرامبەر حیزب الله نیشاندا کە نابێ دەست بخاتە ناو شەڕ بڕیاری شەڕدان بە تەنیا لە دەستی دەوڵەتدایە بەڵام چێ گوێ لە دەوڵەتی لوبنان دەگرێت حیزب الله بەخۆی بەشێکە لە دەوڵەت هاوڕێیان بۆچی لایەک ناکەن بۆچی شتێک نانووسن بۆچی پێ لە زەنگوڵ نانێن تکایە چرکە لەسەر زەنگوڵەکە بکەن لە کەرەما خۆزی لە جەڕەسەکەیە لەسەر یوتیوبێ لە کەرەما خۆ لەسەر کلیک بکەن بەوی ڕەنگی نابێ بەڵێ ئیتر ئەمە بابەتێکی زۆر گرنگە بەڵام بەڕێک و پێچی بچینە سەر تەواوی بابەتەکان بەڵێ هاوڕێیان ئیتر ئەمڕۆ 2 ئازار 2026 ململانەی نێوان وڵاتەیە گرتووەکانی ئەمریکا ئیسرائیل و ئێران چوەتە سێمین ڕۆژی جەنگی چڕ و پڕەوە ململانێکە بەهۆی هێڕشی هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە 28 شوباتەوە دەستیان پێکرد لەلایەن ئەمریکاوە ناوی کۆدی ئۆپەراسیۆنی تووڕەیی حەماسی واتە ئۆپەرەیشن ئیپیک فوری لێنراوە لەلایەن ئیسرائیلەوە ناوی ئۆپەراسیۆنی شێری نەڕێنەری لێنرا ئۆپەرەیشن ڕوارنگ لیۆن
و بە خێرایی گۆڕدراوە بۆ ئاگرێکی شەپۆڵێکی ئاگری گەورە لە هەرێمەکە. سەرچاوەکان ڕۆژی دووشەمە ڕایەنگەیان بنکەی هێزی ئاسمانی بریتانیا لە ئەکرۆتیری لە دوورگەی قوبرس لەلایەن دوو فڕۆکەی بێفرۆکەوانە کراوەتە ئامانج. ئیتر هێزی بەرگری ئاسمانی بریتانیا توانیان فڕۆکێکی بێفرۆکەوان درۆنێک بخەنە خوارەوە، بەڵام درۆنێک خۆی بە سیستەمی بەرگری ئاسمانی بریتانیا لە قوبرس کێشا و زیانی پێگەیان و ئەمە بۆ هۆی ئەوەی کە لە ناو یەکێتی ئەوروپاشەوە گفتوگۆی تایبەت بێتە ئاراوە. ئیتر یەکێتی ئەوروپا کە لە بۆ ئەوان قوبرس هەرێمێکی گرنگە، سنوورێکی گرنگە، ناوچەیەکی گرنگە و قوبرس ئیتر سنووری یەکێتی ئەوروپایە هەروەکو وتمان و دراوسەیەکی ئاویە لە ڕێگای دەریای سپیناوە ڕاست و دەریای ڕەشەوە بۆ سەر رووسیا. یعنی جیۆستراتیژی قوبرس زۆر زۆر گرنگە لە بۆ ئەوروپا. ئێستاکە گفتوگۆکان کەوتونەتە سەرەوەی ئایا ئەوروپا ملی خۆی دەشکێنێ زیاتر چەکی ئەمریکی دەکڕێ کە ئەمریکا یارمەتی نادا بۆ بەرگریکردن لێی ویانیش ئیتر ئەوروپا سیاسەتێکی دیکە دەگرێتە بەر. هەندێکیان ئیتر بریتانیا ڕەخنە دەکەن لەوەی کە بە ئاشکرا یارمەتی ئیسرائیل دەدات لەو شەڕە هەر لە بۆ هەندێک ئەوروپا دەبێتە ئامانجی ئەو شەڕە و هەندێکیشیان ئیتر ئەڵێن چارە نییە دەبێت ئیتر سەرچی ئەمریکی بکری و دۆناڵد ترامپ چی گوت دەبێت وا بکرد. ئیتر ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەی ئەوروپایە لەسەر وڵاتانی کەنداو. ئیتر خۆتان دەزان ئیران هەڵمەتێکی وەڵامدانەوەی بەرفراوانی دەست پێ کردەوە بە ناوی ئۆپەراسیۆنی بەڵێنی ڕاستەقینەی چوار، ئۆپەراسیۆنە سۆزە ڕاستی یا چارێ کە تێیدا بنکە سەربازیەکانی ئەمریکا و ژێرخانە سیڤیلەکانی سەراسەری وڵاتانی کەنداوی عەرەبی کردۆتە ئامان لە سەر سعودیا، بە تایبەتیش لەسەر پایتەخت ڕیاض و ناوچەی ڕۆژهەڵات هەرێمی ڕۆژهەڵات بەردەوام ئیتر موشەکەکانی ئێران لەوێ دەتەقێنرێنەوە و بەرپرسیارانی سعودی ڕای دەگەێنن کە بەشێک لە موشەکەکان دەتەقێنرێنەوە، بەڵام ئەمەش ئیتر ئاشکرایە کە ئێران موشەکە کۆنەکانی تا ئێستا لەوێ تاقی دەکاتەوە، چونکە لەوێ سنوورێکی نزیکە ئیسرائیل نییە. ئیتر موشەکە کۆنەکانی کە مەودایان کورتە و ئەمانە زیاتر فڕێ ئەدا. ئیتر هەتە ئێرانیەکان سیاسەتێکی وایان هەیە سەرەتا لە دەپۆکانیان موشەکە کۆنەکانیان ئێستا تاقی دەکەنەوە، هێشتان بە تەواوەتی ڕنگ بێ موشەکە نوێیەکانیان تاقی نەکردبوونەوە. لەسەر ئیمارات هێرشی زۆر زۆر گەورە هەنە، لەسەر دوبەی، ئەبودەبی و راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە خەڵکێکی زۆر لە کوێت، لە عەرەبستانی سعودی، لە قەتەر و لە ئیمارات بریندار دەبن. بەڵام بۆ زانیاریتان ئەو هەروەکو لە راپۆرتەکەشدا بینیتان راپۆرتە عەرەبیەکە ئەوانەی عەرەبی تێبگەن کە لەوێدا ئەڵێ ئەمانەی برینداربوونە زۆریان هاوڵاتی ئاسیاوینە. ئاسیاویەکان چێنە؟ خزمەتکارەکانن، فلیپینیەکانن، ڤێتنامیەکانن، ئیتر هیندیەکانن، ئەمانن کە لەوێ کار دەکەن. لەبەر ئەوەی عەرەبە دەوڵەمەندەکان بەشی زۆریان یان هەڵاتونە یان بەشی زۆریان چوونەتە شوێنەوارە دوورەکان لە سەحراکاندا خۆیان شاردۆتەوە. ئیتر لە ناو شارە گەورەکان و شوێنە استراتیژیەکاندا خەڵکەکە نەماوە، خەڵکێکی زۆر هەڵاتووە و ئەو کارمەندەکانیان یعنی خزمەتکارەکانیان لەوێ هێشتونەتەوە بەشێکی زۆر ئێستا کە ئەمانە بریندار دەبن. ئیتر هەروەکو باسمان کرد لە ئیتر باڵاخانەی پاڵم جومەیرا کە پێکرا و هۆتێلی بروجل عەرەب کە ئیتر پاشماوەی موشک لی دەکەوتە خوارەوە، لە هەمان کاتدا بەندەری جەبەر عەلی و فڕۆکەخانەی نێودەوڵەتیش لە ئیمارات بەردەوام دەکرێنە ئامانج. ئیتر لە هەمان کاتدا لە کوێت بنکەی ئاسمانی عەلی ئەل سالم
بە چەندین موشکی بالستیکی کرایە ئامانج ئەمڕۆکەش و هێرشی درۆنی بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی بۆ هۆی زیانی مادی و برینداربوونێکی زۆری خەڵک. قەتەر بنکەی ئاسمانی ئەل-عوزەید دیسان بووە هۆی هێرش ویانش ئامانجی موشکەکانی ئیتر ئێران و ڕاداری ئیتر هەواڵەکان ئەمڕۆکە پشتڕاستیان کردەوە کە ڕاداری مەودا دوور لە باکووری قەتەر بە تەواوەتی تێکشکێنرا و لە کار کەوتووە ئێستا، بەڵام بەشێک لە موشکەکان لەلایەن سیستەمی پاتریۆتی ئەمریکیەوە ڕێگریان لێ دەکرێت. لە هەمان کادا لەسەر ئۆردون هێرشێکی زۆر زۆر گەورە هەیە، هەرچەندە لەوێش ئیتر سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیلی لەوێ کار دەکا، بەڵام سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیلی لە بۆ ناتوانێت ئیسرائیل بپارێزی، تر چۆن ئۆردون دەپارێزرێ ئەمیان نازانی، بەڵام دەبێ ئەوە بڵێن هەتاوەکو ئێستا ئەو موشەکانەی ئێران فڕیان دەداتە وڵاتە عەرەبیەکان موشکی بچووکن و موشەکە کۆنەکانن و قەبارەی تەقەمەنیان زۆر لەسەر نییە بەڕاستیش، هەتاوەکو ئێستا موشەکە کۆنەکان ئەگەر موشەکە گەورەکان وەکو خەیبەر و ئەمانە بەکار بێنێ ڕەنگ بێ زیانی زۆر 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 گەورەتر بن. و ئیتر باسی قوبڕوسمان کرد کە شەوی ڕابردوو درۆنی شاهید ئیتر خۆی بە بنکەی RAF ئاکرۆتێری دانا و لەوێدا ئیتر زیانی ئەوان ئەڵێن زیانی مادی، هەتاوەکو ئێستا باس لە زیانی معنەوی ناکرێ، بەڵام زیانی مادی لێکەوتەوە. لە هەمان کاتدا هەروەکو باسم کرد ئەمڕۆکە ئەمریکیەکان دان بەوەدا دەنێن کە فڕۆکەی F-15E سترایک ئێگڵ کەوتۆتە خوارەوە لەسەر ئاسمانی کوێت، بەڵام ئیتر بەپێی کەناڵی تەلەڤیزیۆنی کوێتی کە سەرەتا نیشانەمدا ئاڵێ عەدەد من تائیرات الحەربیە، یعنی ژمارەیەک لە فڕۆکەی جەنگی، ژمارەکان دیارە زۆرترن ئیتر و فڕۆکەکەی ئەو F-15E سترایک ئێگڵ فڕۆکەیەکی ئەمریکی بووە. فڕۆکەوانەکە و ئەفسەری سیستەمی چەکەکە توانیویانە خۆیان دەرباز بکەن، واتە بە پەراشوت خۆیان فڕێداوە و سەرەتا خەڵک ئیتر ئەمانەی ڕزگار کردووە، دوایی تەسلیمی پۆلیسی کوێتیان کردوونە. هەرچەندە ئیتر باس لەوە دەکرێت کە ڕەنگ بێ هۆکاری تەکنیکی شتیوا بێ، بەڵام ئیتر وا پێ دەسێ موشک بێت چونکە لە ئاسمانەوە دیارە گڕ دەگرێ ئیتر دەکەوێتە خوارەوە. لە هەمان کەدا هەوڵە سیاسی و دیبلۆماسیەکانی وڵاتانی کەنداو هەیە، وڵاتانی کەنداو لە بارودۆخێکی ناجێگیر و مەترسیداردان هەوڵ دەدەن هاوسەنگی ڕابگرن لە نێوان هاوبەشە ئەمنیەکانیان لەگەڵ ئەمریکا و خۆ دروخستنەوە لە جەنگێکی گشتگیری لەگەڵ ئێراندا، بەڵام ئەمە تاوەکو ئێستا سوودی نەبووە و ڕەنگ بێ سوودیشی نەبێ. ئیتر سعودیە و ئیمارات هەر باز دەکەن ئەڵێن ڕێگەنادێن خاکیان ئاسمانیان بەکاربێنرێ بۆ هێرشەکان سەر ئێران، بەڵام ئیتر ئەمەیان ڕاست نییە. یعنی سعودیا محەممەد بن سەلمان لەو ماوەیەدا 6,000 بە تەلەفۆن لەگە دۆناڵد ترامپ قسەی کردووە و چەند جارێک ئەو تەلەفۆنانە بەنهێنی بوونە و ئیتر سەرچاوە ئەمریکیەکان باز دەکەن کە محەممەد بن سەلمان لەگەڵ ترامپ باسی لەوە کردو ئەگەڵ ئێستا پەڕ و باڵی ئێران نەکرێ و ئێران ڕزگاری ببێ، ئەمە ئەو کاتە هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکە ڕوبەڕووی مەترسێکی زۆر گەورەتر دەبنەوە و ڕوبەڕووی ئێرانێکی زۆر زۆر بەهێزتر دەبنەوە و ئەمە زیانی بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکاشەیە. یعنی نە محەممەد بن سەلمان، نە مەلیک عەبدوڵڵا، نە محەممەد بن زاید، ئەمانە بە هیچ شێوەیەک حەز ناکەن ئەو ئێرانە بمێنێ و ئەمانە دەستیان لەناو شەڕەکەدا هەیە. ئیتر ڕێگانادەین چییە؟ عراق یعنی ڕێگانادەی چییە؟ ئەوە نییە فڕۆکەی ئاسمانی ئەمریکی فڕۆکەی ئەمریکی لەسەر ئاسمانی کوێت دەکەوێتە خوارەوە، چۆن ڕێگانادەی؟
يعني بە پاتریۆتی ئەمریکی شەڕی F-35 ئەمریکی دەکەی ئەمانە قسەی بێمەعنانە یعنی و ئێرانیش ئیتر لەمەدا بێگومان ئێرانیش زەرەر دەکا یعنی هەم ئێران شەڕەکە دەکاتە شەڕێکی هەرێمی و ڕەنگ بێ عەرەبەکان لە نیمچە بێلایەنیەوە وەرچەرخێنێتە دوژمن ڕنگ بە ئێران چاوی لەوە بێتر لەناو عەرەبەکاندا هەندێک کەس ئیتر بڵێن ئەو کۆلایەتیە لە بۆ ئەمریکا بەسە با ئێمە نەبینە سەربازی ئەمریکا با ئێمە ئیتر ڕێگانە دەین باش شەڕەکە ڕابگرین گوشار لەسەر ئەمریکا بکەن بێگومان ئەو گوشارش ئەگەر شەڕەکە بەردەوام بێت ناچارە بکرێ یعنی ئێستا کە تەماشا بکەن سعودیا قەتەر ئیمارات بەحرین ئوردون ڕۆژانە ملیاران دۆلار زەرەر دەکەن ئەمانە ملیار هەموو کارێک ڕاوەستاوە هەموو کارێک لە کەندا ڕاوەستاوە جگە لە گەشت ینی گەشتی ئاسمانی لێگەڕێ گەشتی دەریایی لێگەڕێ یعنی کاری بیزنس لە هەمووی ڕاوەستاوە ئیتر ئەمانە زیان و زەرری زۆری هەنە ئیتر لە بۆ هەندێ تەماشا دەکەین بەڕاستی وڵاتانی عەرەب لە ناو ئیتر گێژاوێکی زۆر زۆر گەورەدانا ئیتر راپۆرتی هێرش لە قودس ئۆرشەلیم و بێت شەمەش هەبوون کە لەوێدا کەلیسەیەکی جوولەکەکان ئیتر پێکراوە و ئیتر دەستگاکانی فریاکەوتنی ئیسرائیل ڕایانگەن کەم بەهۆی ئەو لێدانە ڕاستەوخۆیانە لانی کەم 11 کەستا ئێستا کوژراون و بریندارێکی زۆریشیان هەیە ئیتر لە ناو ئیسرائیلدا من بەر لە لایفەکە تەماشایەکی سوسیال میدیا ئیسرائیلیەکانم کرد چونکە بەداخەوە ئێستا کە ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلیش ینی جاران ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلی هەواڵی ڕادەگەیان ئێستا کە ئەمانیش هەواڵی سربەخۆ کەم بڵاو دەکەنەوە مەسەڵەن ڕێکسیۆنەکان کاردانەوەکان چیە بەڵام لەسەر سوسیال میدیا کەم تا زۆر هەندێک کاردانەوە دەبینین کە گلەیی دەکەن لە حکوومەتی ئیسرائیل کە بۆ سیستەمی بەرگری ئاسمانی وەکو ئاڕۆ دەیڤیدس سلینگ ئەمانە بۆ کار ناکەن بۆ ناتوانن ڕێگا لە هێرشە درۆنیەکان و موشکیەکانی ئێران بگرن و گلەیەکی زۆر لەو بوارەوە هەیە و ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر لە ئیسرائیل هەڵبێ خۆی لە شەڕی 12 ڕۆژەدا لە شەڕی 12 ڕۆژەدا 300,000 کەس ئیسرائیلیان بەجێهێشت ئیتر چوونە دەرەوە جگەلەوەی باس لەوە دەکرێت کە ئەمانە تاوەکوێستا نەگەڕاونەتەوە ئێستا کە باس لەوە دەکرێت کە ژمارەیەکی زۆرتر خەڵک دەچنە دەرەوە و فڕۆکەخانەی بوونگوریۆن لە کار کەوتووە بەڵام لە ڕێگەی کەشتیەوە لە قۆبرس ئیتر سەردانی قۆبرس دەکەن و لەوێ وایە ئیتر بە فڕۆکە دەچنە وایانیش بە کەشتی دەچنە وڵاتانی دیکەی وەکو ئیتالیا و ئەمانە لەوێوە ئیتر دەچنە ئەوروپا هەروەکو باسمان کرد حیزبوڵڵا لە ناو جەنگەکە ئیتر کەوتە ناو جەنگەکە لە کاتژمێرە سەرەتاییەکانی ئەمڕۆدا حیزبوڵڵا شەپۆڵێکی موشک و درۆنی ئاراستەی باکووری ئیسرائیل کرد و ڕایگەیان کە بنکەی بەرگری موشکی لە باشووری حەیفا و بنکێ و شوێنی دەپۆی وزەی کردوتە ئامانج ئەمە وەک تۆڵەسەندنەوەیەک بوو بۆ هەواڵی کوژرانی ڕێبەری باڵای ئێران عەلی خامینەیی و ئیسرائیل هەڵمەتێکی هێڕشبەری دژ بە حیزبوڵڵا دەست پێ کرد و هێرشی ئاسمانی بەرفراوانی کردە سەر بەیروت و لە هەمان کاتدا زاحیە واتە باشووری لوبنان کە بەو هۆیەوە ئەمڕۆ لانی کەم 31 کەس کوژران سەرۆک کۆمار جۆزێف عون و سەرۆک وەزیران نەواف سەلام سەرکۆنەی کارەکانی حیزبوڵڵایان کرد بەڵام بە 2.6 ئیتر زۆر باسی ئیسرائیلیان نەکرد لە عێراقدا هەتاوەکو ئێستا جمهوجۆڵێکی زۆر گەورە نابیندرێ یعنی دەمکردنەوە هەیە بەڵام
تەماشا دەکەی بەڕاستی ملیشیەکانی عراق و پێناچێت حتا کەتایبی حیزب اللهش یعنی زۆر لەو شەڕەدا بگڵێ ئەمەیان ڕاستیەکەی کرد. شارەزایان با بزانین لەسەر ئەم شەڕە چی ئەڵێن. ئاساف ئۆریۆن و مایکل ئایزنستات ببورن کە ناوەکەم باش نەگوت، ناوێکی زەحمەتی هەیە لە پەیمانگای واشنگتن ئاماژە بەوە دەکەن کە هەرچەندە ئەمریکا و ئیسرائیل گەشتونەتە سەرکەوتنی تاکتیکی سەری سەرکردەکانی ئێرانیان بڕی، بەڵام نەبوونی پیرانێکی ڕوون بوت و بۆ دوا ڕۆژی جەنگ مەترسی دروستبوونی بۆشاییەکی درێژخایەن و پشێوی لە ناوچەکە دروست دەکا. یعنی ئەمە لێکدانەوەیەکی زۆر زۆر ڕاستە. بریتانیا لە جەنگی جیهانی دووەم بەسەرکەوت. کەس ئەتوانێت بڵێ بریتانیا بەسەر نازیەکاندا بەسەر نەکەوت، بەڵێ بریتانیا بەسەرکەوت و بریتانیا توانی لە ڕێگەی دیپلۆماسیە بەهێزەکەی خۆیەوە کەنەدا و ئەمریکا بێنێتە ناو جەنگەکە، حتا توانی رووسیاش ڕازی بکە کە لەگەڵ ستالین لەناو ناکۆچێکی زۆر زۆر گەورەدا بوو و توانیان جەنگەکە ببنەوە، بەرلینی پایتەختیش بگرن وانە، بەڵام لە ئەنجامی ئەوەدا بریتانیا شکستێکی زۆر زۆر گەورەی بەدەست خست، هەژمونی خۆی لە هەموو جیهان لە دەستدا و هەژمونی خۆی ناچار بوو تەسلیمی ئەمریکا کرد. ئەمریکا لە دوای جەنگی جیهانی دووەم دەبێتە هێزەکی هەژمونگەر. بریتانیا لە جەنگی جیهانی دووەمیندا هەژمونی 100 ساڵەی خۆی 200 ساڵەی خۆی لە جیهان لە دەست ئەدا کە هەژمونەکەی دەگەیشتە نزیکی چین و ژاپۆنیا وانە، هیندستان، ئیتر پاسیفیک، ئوسترالیا، ئەمریکا، هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بێگومان. ئیتر ئەمە زۆر زۆر گرنگە کە لە جەنگدا ئەکرێت و سەرکەوتوبی، ئەکرێت و زیاتر خەڵک بکوژی، ئەکرێت و زیاتر بسووتنی وێران بکەی، بەڵام لە کۆتاییدا ئیتر لە هەندێک بابەتی استراتیژیدا هەر ئەتۆ ون دەکەی، بە تەنیا لایەنەکەی دیکە ون ناکە. تۆبی دۆتس لە سنتەری LCE هۆشداری دەدات کە توندوتیژی چارەسەری کێشە سیاسیەکان ناکات، دەڵێت هەڵمەتە ئاسمانیەکان بە تەنیا هەرگیز نەبوونەتە هۆی گۆڕانکاری سەقامگیری ڕژێمەکان. بەڵێ ئەمەش ڕاستە، یعنی وەکو لە سەرتاشەوە وتم، ئایا ئەمریکا چیەکە لە داهاتوودا ئەگەر ئێران ملی نەدا؟ لەناو ئێراندا بەشێکی زۆر لەناو ئێراندا بەشێکی زۆر دەیان هەوێ ئەو ڕژێمە بگۆڕدرێ و یانیش بڕوخێ، ناڵێن دەوڵەت و ناشلێم کۆماری ئیسلامی بە تەواوەتی بڕوخێ، بەڵام ئەو باڵی کە دەسەڵاتدارە، یعنی باڵی خامینەی بە تەواوەتی لەناو بچێ، سوپای قودس لەناو، یعنی لەناو سوپای قودسدا بەشێکیان لەناو بچن. ئەمە دیارە، یعنی معقول نییە بەردەوام هێڕش دەکرێتە سەر چەند جیهەتێکی ناو کۆماری ئیسلامی، بەڵام هەندێک جیهات هەناتاوە ئێستا هیچ هێڕشیان ناکرێتە سەر. ئایا هیچ هێڕشە کراوەتە سەر سوپای بەسیج؟ پێم بڵێ نییە. و ئێران جیهەتی زۆرە، بەتەنیا ئیستیخبارات چواردە زۆر ئیستیخباراتی هەیە و بەتەنیا هێڕشەکان دەکرێنە سەر بەشێک و بەشێک لە کادرە سەرکردەکان دەکرێنە ئاماز، بەشێکیکە ناکرێنە ئاماز. هۆکاری ئەمە چییە؟ یعنی ئەگەر ئەمە نەبێ ئەمانە لە ناوە خۆیاندا ئیتر ناکۆچیان هەیە و بەشێکیان جێگەی ئەوانی دیکەکە کەشف دەکەن. هیچ هۆکارێکی دیکە نییە. هەر لە بۆ هەندێ ئێستاکە بڵێن ئەو باڵی کە لەسەر دەسەڵاتە، هێشتا لەسەر دەسەڵاتە، یانی تەدبیری ئەویان وەرگرتووە کە خامینەی بمری چێ بێتە جێ و ئەمانە چۆن هەڵسوکەوت بکەن. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئەمانە دوای 4 هەفت وەکو دۆناڵد ترامپ دەڵێ ئاگر بەستیان قبول نەکرد، با هیچ نەکەن، بە تەنیا ڕۆژانە 2 موشک باوێن، ئایا ئەمە جیهان و کەندا و ئیسرائیل و ئەمریکا و ئابوووریەکەیان تحملی ئەوە دەکا؟ بێگومان تحمل ناکە. ئەو کات دەبێ ڕێگایچکە بدۆزنەوە، ئەویش ئەوەیە وەکو عێراق، بەڵام ئێران لەبەرەوەی گەورەیە دەبێت و بە میلیۆنان سەرباز بخێ ناو ئێرانەوە. یعنی بە تەنیا من گوشار لەسەر پێشمەرگەکانی کوردی بکەم و بە کلاشینکۆڤ بستنە ناو ئێران، ئەمە نابێ.
ئەمە نابێ ینی ئەمە بە هیچ شێوەیەک نابێ ئەنجامیش وەرناگرێ ینی من دوێنێ ریپۆرتاژێکم کرد لایفێکم کرد لەگەڵ ئەندای مەکتبی سیاسی کۆمەڵە کە دەیگوت ئەمە هەم ڕێگارە بۆ جینۆساید دەکاتەوە هەم ئەمە کارێک نییە بە کلاشینکۆف و بە چچی ئێمە بکرێ ئەمە ڕاستێکە یعنی با هێڕشی فڕۆکەشیان لەسەر نەبێ ینی ئەو ماوەیە حیزبە کوردیەکان هەر گروپێکیان نردبێتە ناوەوە خۆ لە ڕێگای فڕۆکە پەک نەخرا بەڵکو لەسەر سنوورەکاندا ئەوانە دوربینی شاراوەیان هەنا لێزەری شاراوەیان هەنا دەزانن دەست نەچوێ و لە ئیتر لە نزیکی لە دەوروبەری سنوورەکاندا ئێران پێدەچێت تونێل و شوێنی شاراوەی هەبێ وەلەو شوێنانەدا ئیتر پازداران بۆیان دادەنیشن و لە ناویان دەبن دەبێ هێزە کوردەکان ئاگداری ئەمە بن بەڕاستی و نەبنە ئامراز لە بۆ ئەمە ئیتر ئەمە زۆر زۆر گرنگە و ئیتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەچێتە ناو قۆناغێکی زۆر زۆر نوێەوە لەسەر بەرزبوونەوەی نەوت و کاریگەری لەسەر بواری ئابووری بە کورتی قسێک دەکەم و ئیتر کۆتایی پێدێنم ئەگەر ئێوە پرسیارێکتان هەبێ ئەتوان پرسیارەکانتان بنووسن بەرزبوونەوەی نرخی نەوت دوای جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران چاوەکان لەسەر دروگەی هورمزن خۆرخی لیۆن سەرۆکی بەشی شیکاری جیۆپۆلەتیکی لە کۆمپانیای ڕیستاد ئێنەرجی ڕایگەیاند ئەگەر بە خێرایی ئاماژەکانی هێوربوونەوە دەرنەکەون پێشبینی دەکەین نرخەکانی نەوت بە شێوەیەکی بەرچاو بەرز ببنەوە ڕۆژی دووشەمە نرخی نەوت بەرز بۆتەوە بەهای پشکەکان دابەزی چونکە وا دیارە جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران چەند حوتویەک بخێنێت ئەمەش هەڕەشە لە بژانەوەی ئابووری جیهانی دەکات و ڕەنگە ببێتە هۆی سەرهەڵدانەوەی هەڵاوسانی دارایی نرخی نەوت بە ڕێژەی لە 6.4 بەرز بوویەوە و بەرمیلێک گەیشتە 77.57 دۆلار هەرچەندە لە قۆناغێکدا بۆ ماوەیەکی کورت 82.00 دۆلاریشی تێپەڕاندە بوو بەڵام ئەمە سەرەتایە لە حوتەکانی ئایندەدا ڕنگ بێ ئیتر بگاتە 90 دۆلار ئەگەر بگاتە 83 دۆلار ئەمە ئابووری جیهان بەرەو مەترسیێکی زۆر زۆر گەورە دەچێت هاوکات نەوتی خاوی ئەمریکا بە ڕێژەی لە 6.2 بەرز بووە گەیشتە 71 دۆلار و 70 سنت بۆ هەر بەرمیلێک نەوت هێرشە سەربازیەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران هیچ نیشانەیەکی کەمبوونەوەیان پێوە دیار نییە لە بەرامبەریشیاندا ئێران بە موشک بارانکردنی ناوچەکە وەڵام دەداتەوە ئەمەش مەترسی ڕاکێشانی وڵاتانی دراوسەی بۆ ناو ململانێکە دروست کردووە دۆناڵد ترامپ لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی دەیلی میل ئەمەژەی بەوە کرد کە ڕەنگە ململانەکان 4 حوتوی دیکە بخایێنێت هەروەها بڵاوی کردەوە کە هێرشەکان بەردەوام دەبن تا ئەو کاتەی ئامانجەکانی ئەمریکا بەدیدێن ئێستا هەموو چاوەکان لەسەر دورگەی هورمزن کە لە سەدا 20 تا 25 ئیتر وزە و وزەی نەوت و گازی سروشتی لەوێدا دەگاتە جیهان بەڵام شەڕەکان بە تەنیا کاریگەریان لەسەر دورگەی هورمز نابێ هەموو شەڕەکان کاریگەریان لەسەر هاتوچۆی ئابووری دەبێ و هەموو شەڕەکان ئیتر کاریگەریان لەسەر بابەتە داراییەکان دەبێ بەڵێ هاوڕێیان من کۆتایی پێدێنم ئێستاکە دێمە سەر پرسیارەکانتان کە بزانم کەسێکتان هاوڕێیەکتان پرسیارێکی هەیە پرسیار بەڵێ باوان کاک باوان لە کۆتاییدا من باسی ئەو بابەتەم کرد کە چوونەوەی هێزی پێشمەرگە
بە چەکداری لە بۆ ڕۆژهەڵات لەو ڕەوشەی ئێستادا زۆر زەحمەتە. یعنی دوێنێ ئەندامێکی مەکتەب سیاسی تەماشای لایفەکەی دوێنێ ئێوارە بکە، ئەندامێکی مەکتەب سیاسی کۆمەڵە میوانم بوو، زۆر بە ڕاشکاوانە زۆر بە ڕازگویانە باسی لەوە کرد کە ئیتر هەتا وەکو هەموو لایەنەکان لە ئێران هەڵنەستنە سەر پێ ئێران ناڕوخێ، ئێران ناڕوخێ، ئێران وڵاتێکی زۆر گەورەیە، ئێران بەسەری خۆی کشوەرێکە قاڕەیەکە، وڵاتێکی بەربڵاوە و گروپی جیاوازیتانە بە تەنیا گروپی ئەتنیکی 6 گروپن، گروپی مەزهبی تێدانە و لە هەمان کاتدا ئەو گروپانەی کە لەناو ئێراندا سیاست دەکەن و چەچیان بەدەستە زۆر جیاوازن. ئیتر مجاهدینی خەڵقمان هەبوو چەکدار بوو، ئەویش ئێستاکە لە باڵقانە کات و توانای گەڕانەوە خۆڕێخستنی شیان نییە. سنووری عراقیشی تر گیراوە بە تەنیا دەمێنێتەوە هێزەکانی پێشمەرگە، هێزەکانی پێشمەرگە بەکلایچینکۆف و بەو ژمارەیەکەمە بەڕاستی بستنەوە هەم خۆیان سەرگەردان دەکەن، هەم هەرێمی کوردستان تووشی کێشەی زۆر گەورە دەکەن و هەم دەبنە ئامرازێک دەبنە کەرستەیەک بۆ جینۆسایدکردنی کوردەکان. خەلاس و بڕایەوە چوو چ پێویست دەکا ئەتۆ پێشمەرگە بنێریەوە پێشمەرگە بنێەوە ئەو عقلیەتی ئەسکەری کوردی لە هیچ بەشێکی کوردستان سەرکەوتو نەبووە، لە باکوور سەرکەوتو نەبوو شکستی هێنا، لە ڕۆژئاوا سەرکەوتو نەبوو شکستی هێنا، لە باشووریشدا سەرکەوتو نەبوو شکستی هێنا، لە باشووریشدا تاوەکو تۆ ناتوانانی بڵێ هێزی پێشمەرگە یەک فیشەک دەتوانانی لە بەرامبەر هێزێکی غەیری کوردی بتەقینێ نەیتەقاندووە. ئەمە ڕاستیەکە یانی ئیتر پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ. وڵاتانی کەندا و لە کۆتاییدا ئەگەر بەردەوام بێ دەبێ بکەونە ناو جەنگەکە، بەڵام وڵاتانی کەندا و کێشەیەکیان هەیە کاک ئەژدەر. وڵاتانی کەندا و کێشەکەیان ئەوێ بەشێک لە وڵاتانەدا دانیشتوانی شیعی زۆرە و ئەو شیعانە شیعی چەساوان بەڕاستی، یعنی ماوەیەکی درێژە بەحڕێن لە کوێیت لە سعودیا ئەو شیعانەی هەنا ئیتر گوشاری ژوریان لەسەرەوە زۆر تۆڕەن، هەر لە بۆ هەندێ ئیتر ئەکرێ ئەمانە لە بەرامبەر وڵاتانی کەندا و ئێران ئەمانە هەڵبستێنیتە سەر پێ، یعنی بینیمان ئێران کە توانی شیعەکانی یەمەن هەڵسێنیتە سەر پێ هەتاوەکوی ئێستا چی کرد بە هیچ کەس چارەسەر ناکرێت. ئیسرائیل ئەو هەموو لێدان و کوتانیان لێ دەکا ئیتر چارەی نییە. ئەمریکا سعودیا چەندین ساڵ شەڕی لەگەڵ حوسیەکان کرد، هەتاوەکو ئێستا چارەیەکی ڕێکوپێکیان نەدۆزیەوەتەوە، ئەو لایەنش هەیە. گەڕووی هورموز بگیرێت عراق موچەی پێ نادرێ، عراق موچەی پێ نادرێتر، عراق تا کار ڕێگەی نەک بەتەنیا عراق جگە لە سعودیا هەموو وڵاتانی دیکە نەوتەکەیان لە گەڕووی هورموز دەڕوە، سعودیا ڕێگەی دیکەی هەیە، بەڵام عراق کوێیت قەتەر ئیمارات هەر هەمویان ئەمانە ئێران خۆشی هەر هەمویان نەوتەکەیان لە گەڕووی هورموزدا دەفرۆشنیتر، لە بۆ هەندێ عراق ناتوانانی موچە بدا بە هیچ شێوەیەک. بەڵێ عراق تووشی کارەساتی زۆر گەورە دەبێت. بەڵێ هاوڕێیان هەرویستم ئەمڕۆکە ئەم هەواڵە نوێیانەتان پێڕابگەینم لە کاتژمێرەکانی ڕابردوودا لەگەڵتاندا دەبمەوە، بەڵام داواتان لێ دەکەم وەکو جاران تکایە ئەو زەنگوڵە چرکە بکەن، ڤیددیۆکانمان شێر بکەن لە بۆ دۆست و هاوڕێیانتان لە بەرامبەر بەشێک لە ماندووبوونەکانی ئێمە تکایە هەوڵ بدەن یارمەتیەکی بچووک بدەن کە هیچ مەسرف و کاتێکی زۆری تێدا ناچێت، تکایە کەم تەرخەی مەکەن، بە تەنیا سوود وەرگر مەبن، تۆزێک سوود بەخشیش ببن بۆ ئەوەی سوود وەربگرن، تۆزێک یارمەتیم بدەن بۆ ئەوەی ڤیددیۆکانم کەناڵەکەم گەورەتر ببێ. کاتێک خۆشتان بۆ خوازم هەر بژین ڕێز و سڵاو.